سڵاو ئایا فەڵەستین خاچی ئیسرائیلە یا خاچی عەرەب؟ ئەم بابەتە جێگەی مشت و مڕ و مناقەشەیە لە ڕووی دینی و مێژوویشەوە. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانەوێت تیشک بخەینە سەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئاسۆ ئەمین پسپۆر لە بواری ئەنترۆپۆلۆژیدا. مامۆستا بەخێر. زۆر سپاس. بەڕێزت چەند شتێکت نووسیوە باس لەوە ئەکەی کە فەڵەستین لە ئەسڵا خاچی عەرەبە نەک ئیسرائیل. لەم با بڵێن ئەرگۆمنتەیە پشتە بەچی بەستووە؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً ئەوەی کە من پشتم پێ بەستووە بەڕاستی وەکو میتۆد توانم بڵێم جیاوازە لەو بەڕێزانەی کە تا ئێستا ئیشان لەسەرم بابەتە کردووە لە کایی نووسینی کوردیە. چکە بەلای منەوە بەڕاستی مێژوو بە تەنها دەستبردن بۆی ڕەنگە ئینسان بخاتە ناو کۆمەڵی هەڵەی زەقەوە. بۆیە دەبێت ئێمە سەرچاوەکانمان فرەکەین بە خاتری ئەوەی بگەین بە نەتیجە و مێژوو خۆی ئیشکالی تایە ئەگەر ئێمە قەناعەتمان وابێ هەر ئەوەیە کە نووسراوە واتە مێژوو هەر ئەوەیە کە نووسراوە. مێژوو لە ئەساسا هونەری ڕاوەکردنی ئەو شتانەیە کە ڕوویان داوە یاخود مێژوو لە ئەساسا بریتیە لەو ڕاستیانەی کە لە پێشووترا هەبووە ئێمە بتوانین لە ڕێگەی مێژووەکو هونەرێک بەکاری بێنین. بەڵام ئایا مێژوو خۆی بەتەنها ئەتوانێت بمانگەینێ بە نەتیجە؟ بێگومان نەخێر. بۆیە زۆر جار ئێمە بەداخەوە تووشی یەئسەبین لە کاتی خوێندنی مێژوومانە یا ئەبین بە قوتابی مێژوو یاخود دەسەبین بۆ کتێبێکی مێژووی کەسێکی دیکە دەچێت وەڵامێکی دیکە دەداتەوە کە کۆمەڵێک بەڵگە و ئەدیلە دێنێ. ئەمە پەڕیوەتەوە بۆ ناو دنیای تەفسیریش بۆ ناو دنیای تەرجەمەی ئێمە بۆ کتێبە دینیەکان. مێژوو نووسانی ئێمە بە شێوەیەکی گشتی پشت دەبەستن بە قیل و قال عن فلان عن فلان عن فلان فلان سەرچاوە فلان سەرچاوە. ئەمە ئیشکالە. ئەوەی کە من جیاوازم بوو ئەتوانم بڵێم دەسم بردۆ بۆ هەندێک بابەت بە تایبەتی بابەتی وەکو لەم نەوەکە بابەتێکی جێگەی مشت و بڕە ئەوەیە کە مادەم ئەم قەزیەیە قەزیەکی دینیە و قەزیەکی مێژوویە و قەزیەکی کللتوریشە کەواتە ئێمە ئەبێ بەلایانی کەمەوە پشت بە سێ سەرچاوە ببەستین. یەکێک لەوانە سەرچاوە مێژوویەکانە، یەکێکیان کتێبە ئاینیەکانە پێوترێ بابەتی تیۆلۆژیا یاخود ئاینناسی، وهروەها بابەتی ئیختصاسەکەی خۆمە کە ئەنترۆپۆلۆژیای کللتوریە. واتە ئێمە لەو پسپۆڕەی منا کە پێ ئەوترێت مێژووی بەراوردکردنی کللتورەکانی جیهان بەم سێ ڕێگەیە دەتوانین تا ڕادەیەک نزیک بینەوە لە ڕاستی نەک ڕاستی ڕەها. چونکە من بانگەشەی ڕاستی ڕەها ناکەم کە ئینسان گەشتەوەی کە بانگەشەی ڕاستی ڕەها بکە کەواتە مەساحەیەک ناهێڵێتەوە بۆ بەرامبەر بۆ ئەوەی بچێت شتەکانی تۆ تەطبیق بکات. لەم بەڵێن لەم ئەرگۆمنتەیە لەم بانگەشەدا لە ڕووی مێژوویەوە چۆن بیسەلمێنن کە فەڵەستین خاچی عەرەبە نەک ئیسرائیل؟ دوای هێنە سەر لە بوارە دینیەکە بەس لە ئێستا لە بوارە مێژوویەکە. بەڵێ ئەمەی کە عەرزم کردی پێش ئەوەی وەڵام بەمەوە بە یەک ڕستە دەڵێم ئەم ئیشکالە لای ئەو بەڕێزانەی کە دیدێکی ناسیۆنالیستیان نەتەوەییان هەیە لای ئەو بەڕێزانش کە دیدێکی ئاینیان هەیە هەردووکیان بە دوو ڕوانگەی جیاواز ئەنوارن لە بابەتەکان سێرەکەی ناگەن بە نەتیجە. ئێمە دەتوانین بە دەستبردن بۆ سێ ڕەهەندی گرنگی ناو مێژوو وهروە ئاین و ئەو عەرزم کردی کللتور دەتوانین نەوەستین لە سەطحی مێژووە، دەتوانین بچینە قوڵایەکانی مێژوو. چکە ئەوەی کە ڕەوایەتی ئەدا بەوەی کە کەسێک خاوەنی مڵکێ بێ لە ڕاستیە ڕەوایەتی مێژووە. واتە تۆ کە خاوەنی ماڵی خۆتی باوکت لە باوکتەوە بۆت ماوەتەوە لە باپیرتەوە بۆت ماوەتەوە تاوکو کۆتایی کەواتە ڕەوایەتی مێژوو زۆر گرنگە بۆ ئەوی کەسێک بکە بە خاوەنی حەزەکەم بەرەزت لە بواری تیۆریەوە بێتە دەر بچیتە بواری با بڵێن پراکتیکردنی ئەم شتە ئەین تەطبیقی بکەی بەسەر مەسەلەی ئیسرائیل و عەرەب لە فەڵەستینە. زۆر باش. ئەو پێشەکیە تیۆریم بۆیە باس کرد بە خاتریوە کە ئێستا بڵێم لە بواری عەمەلیا ئێمە دەزانین بەرواری دەرکەوتنی هۆزی عیبری لە حەزرەتی ئیبراهیمەوە دەست پێکە. یعنی هیچ کەسێکمان وەکو بڵێ هیچ مێژوونووسە هیچ مەلایەکی دینی هیچ حاخامێ هیچ کەسێک ئینکاری ئەمە ناکە کە مێژووی هۆزی عیبری لەکوێوە هاتووە لە میزۆپۆتامیای سەرەوە هاتووە واتە بیزەبت لە ناوچەیەکەوە هاتووە کە ئێستا پێوتێت ڕۆها یا ڕۆحا یاخود پێوتێت ئۆرفا بەڕەحا.
لە ڕۆهاوە هاتووە لە ڕەحاوە هاتوو ئێستا کە با بڵێن پێوتە میزۆپۆتامیای سەر و میزۆپۆتامیای سەر و لەبێ ناوەندی دەرکەوتنی ئیبراهیم بووە حەزەتی ئیبراهیم بووە کە ئیبراهیم ئەکاتە باپیرە گەورەی هۆزی عیبری کەواتە ئێمە هەمومان متفقین هەم لە قورئانە ئیسرائیل و عیبری فەرقی چییە یعنی ئێستا ئێمە خزمەتت من بۆی وەکو وڵی لە بنکۆڵەوە بیهێنم چکە مێژوو هەروە بە سەتحی ناکرێت ڕاستی بە پشتبەستن بە قورئان بە تەورات و بە کتێبە مێژوویەکان و بەراوردی کللتوری لێرەوە دەزانین کە هۆزی عیبری وەختێکە کێشیان دەبێت لەگەڵ فەرمانڕەوایی منتیقی میزۆپۆتامیای سەر و هۆزی عیبریە ئیبراهیم خۆی بەتەنیا هۆزەکەی ئیبراهیم بەتەنیا ئەڕوا عرزکەم نا ئیبراهیم بەتەنها ناڕۆ ئەخر ئەوەی لوتی ئامۆزە ئیبراهیم بەتەنها ناڕۆ ئەوە ئێمە بەس تەنها دنیابینیمان ئەبەستینەوە بە کۆمەڵێک ئاەتی قورئانەوە کە لە ڕاستیە ئێمە ئەبێ پشت بەسین بە کۆمەڵێک بەڵگەی مێژووی ئیبراهیم قسە لەسەر ئەوە هەیە کەوا سەرۆکی هۆزەکەش بووە ینی گەورەی هۆزەکە بووە کاتێک کە باوکی ئەوەی کە پێ ئەوترێت باوکی یاخود قسە لەسەرەوەی کە مامێتی یان باوکێتی لە بەردەستی نەمرودا بووە نەمرود ناوە سیفەیە بۆ فەرمانڕەوایی ئەو منتیقەیە بالضبط وەکو مەلیک وەکو فیرعون کە ئەمانە ناون سیفەن بۆ ئەوە کە کێشیان دەبێت کێشەکە لەسەر چی بووە کێشەکە لە ئەساسە کێشەیەکی بازرگانی بووە و دواتر ئەم کێشەیە پەڕێتەوە بۆ ناو کێشەیەکی دینی ئیبراهیم بە پەرجوویەکی خوایی کە ئەمە لە سی ئاینە دووبارە ئەبێتەوە لە ئاینی ئیبراهیمە لە موسایە لە محەممەددا عەلەیهی سەڵات وسەلام لە هەسێکیانە کە دووبارە ئەبێتەوە بە پەرجوویەکی خوایی ئەم کێشەیە لە کێشەیەکی ئابووریەوە بێ بە کێشەیەکی دینی کە وەختی ئەبێ بە کێشەیەکی دینی ئەبرێ ئیبراهیم یاخود ئەبراهیم بە پەرجوویەک بە موعجیزەیەک ڕزگاری ئەبێت و دواتر گۆلی پیرۆز کە ئێستا واقعە و لە ڕەحا هەیە کە ڕزگاری دەبێ دواتر لەگەڵ قەومەکەیە کۆچ دەکەن ئەم کۆچکردنە مامۆستا سۆران هەروە شتێکی ئاسان نیە یعنی منتیقەکان لە ڕووی کللتوریەوە دابڕاو نەبوون لە یەکتر ئێمە هێکسۆسەکانمان هەبوو لە میسر کە شارستانەتی فیرعونیان دروست کردووە و شارستانەتی فیرعون لە ڕاستیە لەگەڵ میزۆپۆتامیایە بە تایبەتی میزۆپۆتامیای سەروا حرەکەیەکی بازرگانی زۆر گەورەی هەم حیوان ینی ئاژەڵداری و هەروە هەم کۆیلایەتی واتە ئاڵوگۆڕی کۆیلش کراوە لەم هاتون و چوونایە بیزەبت ئیبراهیم و هۆزەکەی ئیسفادیان لەم حرەکە بازرگانیە کردووە وەختێک کە تێ ئەگیرێن لەگەڵ نەمرودا لە میزۆپۆتامیای سەرەوە کۆچ ئەکەن بۆ منتیقەیە کە پێی ئەوترێت ئێستا پێوترێت قودس مامۆستا ئاسۆ یەک دقە مەجاڵم بە لە بواری کۆچکردنی ئیبراهیمە ئەوەی تا ئێستا لە مێژووە و لە ڕۆ دینیەکەشەوە لە تەفاسیرە هەمانە تەنیا ئیبراهیم و لوتن سەفەرەکەن نا لە ڕۆمێژوەکە وا ناڵێ لە ڕۆمێژوەکەەوە ئەستان وەکو سەرچاو ئەومان هەیە کە ئیبراهیم و نەتەوە بەڵێ هۆزەکەی نەتەوە مەبەستم قەومەکەی بەڵێ لەبەرەوەی کە بەڕاستی هۆزی عیبری هەر بەو ناوەی کە کاتی خۆی ئەمە باڵێ میسریەکان ناوێن ناوەن هۆزی ئیبری ئاپیرۆیان پێوتەوە تا لە تەوراتی شاهەیە ئەمان بۆی ئەڵێم پشتبەستن تەنها بەڵێ بۆیە پێت ینی بۆیە پێ دەڵێم پشتبەستن بە کۆمەڵێک ئايات و کۆمەڵێک تەفاسیر ئەمان خاتە کۆمەڵی هەڵەوەکوی هەندێک باوەسای بەڕێز ئەماچاوایکی مێژووی باوەڕ پێکراو هەبێ بۆ ئەم قسەی بەڕێز بەڵێ بەتاکید ئێمە چەندین سەرچاوی مێژووی باوەڕ پێکراومان هەیە تۆ دەتوانی بۆ نمونە سەرچاوە مێژووی عەرەبیەکان بخوێنیتەوە سەرچاوە مێژووی ئینگلیزیەکان بخوێنیتەوە خەڵکانێکی وەک نەتەوە یا وەک قەوم یا وەک هۆز کۆچیان کرد بەڵێ لەبەرەوەی ئەزانی ئێمە ئەو حەدەسە دا ببڕین لە بابەتێکی لە سیاقێکی کللتوری و کۆمەڵگەی مێژووی میزۆپۆتامیای سەرەوە ئێمالکەین نەتیجەی خراپمانە بێت تۆ تەسەوورکە لە کۆچی حەزەتی محەممەدا درودی خوای لێبێ ئێمە قورئان چیمان بۆ باسەکە قورئان بۆمان باسەکە کە خۆی و صاحبەکەی ئذ هوما فی الغار بەڵام لە ئەساسە ئەگەر ئێمە بین سەیری سیرەکەین وان نییە یەک دنیا خەڵکی دیکەش کۆچی کرد هەندێ بە پێ کۆچی کرد هەندێ بە ئازایەت ئەوکۆ بڵێ بە ئاشکرا کۆچی کرد هەندێ بە تەنها کۆچی کرد هەندێ بە ترسەوە کۆچی کرد بۆیە ئەم کەیسە ڕێک تەطبیقیش ئەوێ بەسەر کەیسەکەی حەزەتی ئیبراهیمە ئەو کاتێک کە پێغەمبەر خۆی کۆچەکە بە تەنیا کۆچەکە لەگەڵ ئەبوبەکر قسەکە لەکوێ ئایا کۆچی مسلمانان بەیەکەوە هەر هەمویان ناکاتە حادیسەیەک کە پێوتر حادیسی کۆچ ئەین پیانوتێ مهاجرین وایە کە باسی کۆچی پێغەمبەر دوردی خوای لەسەر
بس هناك وكو إبراك إلا تنصروه فقد نصره الله إذا أخرجه الذين كفروا يعني بس قسەکەم لەسەر حادثە کە پێغەمبەر دوودی خوای لێ بێت دەچێت بۆ مەدینە بەس تەنها پێغەمبەر خۆی ناچێت بۆ مەدینە ئەکرێ لە ڕێگەکە یەک کەس و دوو کەس بن بەڵام وەکو واقع کۆمیونیتیەکە ڕوا کە پێوتێت جواتێک ڕوا پێوتێت جواتی مسلمانان کە ئەمە قسەک بابینەوە سەر ئەبراهام ئەوە ناکاتە بەڵگە بۆ ئیبراهیم و قەومەکە قسەکەم لەسەر چی قسەکەم لەسەر ئەوە نییە ئەڵێم بە نزیکایەتی لەمەوە من باسی ڕوە تاریخەکە یەکەم کە حتا مامۆستا حتا ئەبراهام کە ئەڕوات بۆ کۆش دەکات بۆ منتیقەیەکی ئەوە پێڵێن نیمچە سەر بەخۆ کە کۆش دەکات یعنی حتا حیوانەتەکانیشان لەگەڵ ینی مەڕ و ماڵات و هەموو شتێکیان لەگەڵ چێتە فەڵەستین چێتی لەو کاتێ زۆر باشە ئەم قسەیە زۆر مهمە کاتی خۆشەویستانەتی میسر کە هەبووە منطقەی فەڵەستینەوە کە ئێستا پێی دەوترێت قودس منطقەیەکی نیمچە سەر بەخۆ بووە واتە نائی بووە دوور بووە لە منطقەی ژێر دەسەڵاتی ناوەندی دەسەڵاتی فیرعەونەکانەوە بۆچی ئەم منطقەیە هەڵەبژێریت طبعاً شتێکە هەروە بەڕێکەوت نەبووە لە خۆ بڕات و بڵێ ینی بەڕاستی ئۆرفا و حیفا یاخود ئۆرفا و ئەوەی کە پێوترێ حیفا یاخود قودس لە ڕووی جوغرافی و کەش و ئەوها زۆر نزیکن لە یەکەوە یعنی ڕێک حسابی مەڕوو ماڵاتەکانیشان کردووە حسابی بژێویشان کردووە کە لەگەڵ میسرا زۆر جیاوازن منطقەیەک بۆ نائی بۆ تا ڕادەیەکی زۆر بۆ لەبەرەوەی کە دەسەڵاتی ناوەند تایدا بەهێز نەبوو لەو زۆر باشە لەو شوێنە ئەگەر ئێمە پشت بەسین بە کۆمەڵێک کە جەنابەت ئەفەرمیت ئێمە دەزانین ئەم حادەسە کە ڕوویداوە لە سەدەی حەڤدەی پێش زاینە ڕوویاوە یعنی لە بینی 16 بۆ حەڤەی پێش زاینە ئەم حەدەسەی ئەبراهام و قەومەکەی ڕوویداوە کە ڕۆشتونەتە ئەوەیە ئیبن خەلدون زۆر بە جوانی بمان باس دەکات موسا چەند دوای ئیبراهیمە چونکە موسا 1500 ساڵ پێش ئیسایە بەڵێ ڕاستە بکەین ینی 3500 ساڵ پێش ئێستا بەس موسا بەڵێ ئەمما ئیبراهیم چەند پێش موسایە ئەوە قسەیشتر 1000 ساڵە وەکوی کە کاتە 4500 بەڵێ ئێستا من حەزەکەم بە تەسەلسل بچمە پێم وایە کەوات بمبورە ئەمە ئەوە تەصحیحکەم لە مێشکی خۆمان بەم حسابە بێ موسا ینی 4500 ساڵ پێش ئێستا ینی 2500 ساڵ پێش زاین ئیبراهیم چۆتە ئەوێ نەک 1600 ساڵ وایە ئەڵێم لە سەدەی حەڤدەی پێش زاین چۆتە ئەوێ 1600 ساڵەکە آخر بەڵێ ینی بەس بەم حسابە 2500 ساڵ من باسی بیداەتی تاریخەکە کە ئێستا من بە تەسەلسل بێمە خزمەتت کە دەچێتە ئەوێ 1000 ساڵ دواتر حەزرەتی سولەیمان قودس دروست دەکات بەڵام چیتە ئەو منطقەیە ئەمە مهمە کە سەرچاوە مێژویەکان کە باسی یەکەن منطقەیەک نەبوو خاڵی بێ لە خەڵک بەڵکو کۆمەڵی هۆزی هەر ئیبن خەلدون ڕێک ئەوە باسێک کۆمەڵی هۆزی دڕندەی باپیرانی عەرەب لەوێ بوون لە جومەیر و لە عەمالیقە و لە کێوکێ کە ئەمانە قورئانیش ئەمە باسەکە لە کێ کەوتونەتەوە لە عاد و ثەمود کەوتونەتەوە یعنی هەموویشان چۆن چوونەتە ئەوێ لەوێ نیشتەجێ بوونا لە جزیرەی عەرەبیەوە چوونەوە سەیرکە ئێمە سێ قەبیل چوار قەبیلەی سەرەکی هەیە یەکێکیان لە حیجازەوە ڕۆشتووە کە یەبوسیەکانیان پێڵێن کەنعانیەکانیش تاریخە خوێندووە کەنعانیەکان تە یەمەنەوە ڕۆشتنەوەی کە باس دەکرێت بەس ئەوەی کە لە جەزیرەی عەرەبەوە ڕۆشتووە یەبوسیەکان بوو حتا ئەڵێن لە ئەساسا قودس یەبوس بۆ دواتر وردە بووە بە قودس قسەکە لە چیە ئەم هۆزانە لەوێ بوون ئەم هۆزانە کە پێش ئەوەی ئەبراهام بڕۆ ئەم هۆزانە لەوێ بوون خاوەنی خەڵکی بەهێز بوون خاوەن ینی ئەمانە بوون بەچی ئەمانە بوون بە کۆچەری بوون بە پەنابەری ئەم هۆزی حومەیر و عەمالیقە و یەبوسی و فڵان و فیسارە ئەمەی کە مێژوونووسان باسی یەکەن ئەڵێن یەکەم جار بووە لە مێژووە کەوا دیاردەی پەنابەرێتی ڕووبدا واتە لجوء بدرێ بە خەڵکێک کە غەیری منطقەکەی ئەو هۆزانەی کە لەوێ بوون کە ئەبراهام و هۆزەکەی ڕۆشتوونەتە ئەو منطقە لەوێ بۆ یەکەم جار داڵدەیان داون کە داڵدەیان داون داڵدانەکە چۆن چۆنی بووە لەسەر ئەساسێک بۆ کەوا خاک لەوێ گرنگ بۆ بوویان خاکی ئەو منطقە یعنی حتا ماوەیەکی درو درێژی حتا مردنی سارە خاتونیش ئەمان هەر خۆیان بە خەڵکی منطقەکە نەزانی و تەنانەت باز لەو ئەکرێ مێژوونووسان ئەڵێن قبری سارە خاتون بە پارە کڕراوە بۆ لەبەروی خاک بەلای ئەوانە وەکو عەرەب ئەو کاتە گرنگ بووە حتا پەیوەندی نێوان هۆزی ئەبراهام حتا سەردەمی کوڕەزاکەشی کە یعقوبە بەردەوام بووە تۆ تەسەور کە ڕاهێڵ و لیای خێزانی یعقوب خەڵکی کوێن خەڵکی ڕەحان یعنی لە ڕەحا و پەیوەندی ژن و ژنخوازیش هەبووە کچی لاوانن لاوان کە ئەکاتە خزمی ئەبراهام ئەمانە هەمووی لە سەرچاوە مێژوویەکانە لە تەوراتا باس کراوە کاتەوەی کە زۆر مهمە مافی خاوەندارێتی ئەساس لە ئەساسە هیف ئیسرائیل بریتیە لەکوێ هیچێ هینی عەرەبە بۆ باواپیرانی عەرەب و کەنعانیش
وەکو باسمان کرد هەر کۆچەری بوون شوێنی خەڵکی ئەوێ نەبوون یعنی ئەوەی کە زۆر مهمە وەکو ئێمە طبعاً چیمان هەیە لە دوای نوحەوە لە دوای تۆفانی نوحەوە کۆمەڵێک دابەشبوونی جوغرافیەمان هەبووە حام و سام و بەڵێن ئەوەی کە لە حام و سام کەوتوتەوە هەرێکیان بەرەو مەنتیقەیەک ڕۆشتون با بڵێن نەوەکانی سام کە ڕۆشتونەتە مەنتیقەی فەلەستین و نیمچە دورگەی عەرەب و ئەوانە پەیوەندی خوێنیان لەگەڵ یەکتریا هەبووە واتە حمەیر و جەمایر و ئەیملاق و کەنعان ئەوە نەبووە لە ڕووی ئیتنیکەوە مامۆستا لە ڕووی ئیتنیکەوە ئەمانە لێکدابڕاون نین وەکو هۆزی عیبری هۆزی عیبری لە ڕووی ئیتنیکەوە لێکدابڕاون چونکە تا ئێستش کە قسە لەگەڵ جەناب تا ئەەکەم سەرچاوەکان بەشێکی زۆریان ئەڵێن ئەبراهام و هۆزەکەی هۆری بوون بەشێکیان ئەڵێن نا سامی بوون سیمیتیک بوون بۆیە ئەوەی کە زۆر مهمە ئەمانە لە ڕووی ژن و ژنخوازیەوە ببورە بابێنە سەر بارە دینێکش یەکەم لە بواری ئەوەی کەس ئەوان سامی بوون ئایا عیبری سامینین بەنی ئیسرائیل ئێمە ئەزانین عەرەب و بەنی ئیسرائیل ئامۆزان یعنی هەردووچیان خوان بە سامی ئەزانن تەنیا ئەوەی ئیسرائیل ئەڵێن ئێمە خانەدانین چونکە دایکمان ئازاد بووە عەرەب دایکیان کەنیزەک بووە کە بریتی بۆ لە هاجر کەنیزەکەی ئیبراهیم تەنیا ئەوە نەفرق لە دنیاوان عەرەبیش هەر بە هەمان شێوەواڵێت ئەخۆی ئیشکالەکە لەکوێ دروستە بێ لە ڕووی ئیتنیکەوە نەسەب ئەگەڕێتەوە بۆ باوک وانە ئەوەی کە هەیە ئەم پەیوەندی خات و هاجر و پەیوەندی مناڵەکانی خات و سارایە پێش بوونی خات و هاجر لەناو ژیانی حەزەتی ئیبراهیمە هۆزێک هەبووە کە پێوترە هۆزی عیبری کۆچیان کردووە لە ڕووی ئیتنیکەوە جیاواز بوون حتا قسە لەسەر ئەوەیە بەنی ئیسرائیل فەرقی چێ لەگەڵ عیبری عفوکە قسە لەسەر ئەوەیە لەو کاتە بێمە سەر بارە دینیەکە لە ڕاستە پەلەمە جامە قسەکە لەسەوەیە زمانی هێماییان بەکارێنەوە ئاین تێگەشتون لە یەک لەبەرەوەی لە ڕووی بازرگانی و جموجوڵەوە تا ڕادەیەکی زۆر نزیک بوون لە یەکەوە نزیکایەتیان هەبووە بۆیە ئەم سەفەرە ڕوویداوە یعنی ئەم ڕووداوی کە ڕوویداوە ڕووداوی کۆچکردنی ئەبراهام یاخود حەزەتی ئیبراهیم لە ئۆرفاوە بۆ حەیفا هەر لەسەر ئەم ئەساسانە بۆ یعنی پێشتر زەمینەیەکی باشی بازرگانی و لێکتێگەشتن هەبووە اینجا ئەم سەفەرە ڕوویداوە زۆر باشە با حەزەکەم لە بواری دینیەکەوە قسە بکەم لەسەری لە ڕاستیان من لە تەورات زۆر شارەزانێم لە ڕووی قورئانەوە باسی یەکەم کە ئەوە گرنگە بەلای ئێمە چەند ئاەتێکمان هەیە لە قورئانە یەکەم بۆ ئەوەی کە بني إسرائيل أفضل العالمين وأني فضلتكم على العالمين ولقد فضلناهم على العالمين ولقد اخترناهم على علم على العالمين وإلى آخره بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئاەتەکەی سوورەتی مائیدە کە کێشەی دروست کردو لای زۆر کەس آياتي مائدة سورة مائدة آياتي 21 يا قومي ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين كواتا موسى بقومك يا قومي موسى شيء بني إسرائيل كبشنا أو أرض أو خاكة بيروزة كبريتيا لا فلسطين كخوابو ينسيون أما طابويك نيبو بني إسرائيل ليرة يا بو جو ئەوەی کە عازم کردی بەشێک لەوەی کە مامۆستایانی بەڕێزیش کە باسی یەکەن مێژۆکە ناگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆن واتە ئێمە ئێستا خەڵکی کوردستانین کوردستانمان هەیە دەرمانەکەن دەمان بن بۆ جێگایەکی دیکە دوای یەکێک پێمان دەڵێ بڕۆنەوە بۆ ئەو جێگەیە بۆ ئەو جێگە پیرۆزە مەسەلەن ئەمە ناکاتەوەی ئێمە ناوەڕاستی مێژۆکە قورئان باسیەکە ئیگینە ئەساسەکەی کە ئەگەر ئێمە بگەڕێنەوە لە ڕاستیە نەسەب یعنی حەقی شەرعی تەملیکی ئیسرائیل بۆ عەرەبە ئەوەی کە هەیە ینی حتا جەنابەت ئەگەر سەیری تەوراتت کردبێ لە سەفری تەکوینە باسی چیەکە باسی کەیسی ئەبراهامەکە باسی کەیسی ئیبراهیمەکە لەوەی کە ئیبراهیم بە غەریبی ژیا سەرکە ئەمە زۆر مهمە بە غەریبی ژیا بە غەریبی سەری نایەوە ئاخر ئەو ئیبراهیم بەڵێ قسەکە لەکوێیە مامۆستا سۆرە قسەکە لەوایە ئێمە ئەگەر بمانەوێ عەفوم کە ئەگەر بمانەوێ سەیری تاریخکەین ئەزام ئەخدە ئێستا تۆ ئەتەوێ بڵێ بۆچی قورئان ئەفەرمێ ئەرض المقدسە کە لە کاتێک ئەمە خۆی هی بەنو ئیسرائیل بووە بمبورە قسەیەکی قورتوبی ئەلێریا هەیە قورتوبی یا تەبەریە بمبورە دقيقتر يا قرطبي يا طبري طاو بيرمنا معه ليرة عليك الله كتب الله في اللوح المحفوظ أن الأرض المقدسة لبني إسرائيل تنانت الله أرضي مقدسة يا أو أرضيك وعد راو ببني إسرائيل لني لو بوفرات هو تزول علماء في تفسير هذا حتى استخوشان قناعتيان بوهاي آخر بسيارة كمان ويا ما نكاكم علماء إسلام بله تفسيري ما تعزيزي أو جور لهينك ما مستأسا أويك يعني خوان بصراحة بتعسيري إعلامي عن كالين
لە ڕاستە ئیسرائیل ئەو دۆتە نیە ئەو نقطە بچووکە نییە کە لە ئێمە لە ئۆشەلیمۆنە ئەوە تا شەواهیدیان تەفسیری ئیسلامی قسەکە لەکوێ قسەکە لەوە ئەمە تەفسیرە وانە اینجا ئەمە بۆ ناوی قودسە يعني أما برسيارة بو ناوي قدسة بو مقدسة أي بو مبارك نية وانيا خوتوزاني يعني لما مصطلحها مكان مباركة بلام قدس كلمة إنجليزية عبريشة قادشة بلى قسك لك شوية قسك له شتيك أنا قربة سمو مبارك يعني بابتك من بحزناكم بسوانا ولا برويك أما ببردوامي جيجيك بو أويك بيروزيتيا بديبة بلا مقدس شتيك يعني حدثك تاريخي بو رويدا كاتك الطالوت كاتك أشعياء وابزام اسمه إلى بيغمبرك وابزام أشعياء بلا بني إسرائيل دعوا كان الله وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا يعني وانا فلسطين ملكي خومانو لما داجر كراو أتشين وريا قرينو قرآنش كباسيكا وك إقرارك بوان باسكا فلما كتب إلى آخره همو السلسلة بيغمراني هوزي عبري طبعا يكش زور مهمة يقرص على رأي بلهم هوزي عبري دايناني قوريان كل تاريخي مروفاتيا بيشترك اوان لا منطقه ميزوبوتاميا وهاتبون لم شارستانتي مصريشا شتيك هبو باشا ابي خواونديش به وتا خواوند باشا هوز عبريوتان نا كوتايان بموضوعي هنا وتان باشا دتوان تا استي بيغمبر بروا يتل دو اون ناتوان بروا لسردمي اشعياء اويك قصه طالوت ديتنا امانه اما ميجونوسان باسيك وزن طبريش الباسيكا قسك لوابو براسي امان خوان خلقي منطقه كنبون ضعيف بون لويك بتوانن مثلا سركون بسر او هوزاني كلوي بون وجالوتي او كاتا دصلاتي هبو بسر منطقه كيا بويا براسي دعوه اكن لبيغمر كان يعني يبعث لنا ملكا نقاتل في سبيل الله باش والله ملكي خو معنا وداجر كراو ناكوا وما لنا الا نقاتل في سبيل الله وقد اخرجنا من ديارنا ديار ملكي خوتنيا لا قسك لك شويه قسك لوايا لناو حتى حسب كم سيري مفسرين كي لناو خاكي فلسطين جارك ديكوي كخود أفرمي أدخل الأرض المقدسة جارك كهوزي عبري أولو دربدر كراون باش دوسن جار دربدر كراون قصك لوا بويا أويك حياة أوهم فرتنا ونهامتي لسردسي أويك باسك لسردسي جالوت بابلي هناك اواني ديك هوزا كان ديك بسر هوزي عبريانا هنا طوال بالرستيان لي بريون بو لبري اما ازانين ما وسطا اما ازانين هوز بلين ساميه كان بابلين اويكا لبيت نيش تجيبون بيغمر انت هلا كوتوا همو بيغمران لكو هالكوتون لدوي ابراهام بو يلن ابراهام باوكي بيغمبره اما شنا كوكي جوره تريد دروس كردو بو لقل اوادا بو چون لن بيغمراتي چون بو ايما نبيك خلقي راسني منطقه كاين لكاتك بيغمراتي بو ايوبي خو ايما ازانين لناو هوزي عبريا يكسي سيلا بيغمراته حتى محمد يعني تبر لمحمد درودي خويا لبي همي لو تو محمد لا عبري حسابك نا ما بس مالهم حتى محمد درودي خويا لبي شكاو ابريتو بو لدواي ابراهيم ويتر بيغمبر بس لآل ابراهيم بو بل تقريبا ما نبي آل ابراهيم وآل عمران على العالم بويا قسك لك شويه قسك له همي لو هوزا وبوك كوشريبون همو بيغمران بويا تواني يبعث لنا ملكا نقاتل في سبيل الله دعاء ملكي كشان بوهد هر نيتواني سرقه جا قسك لوايا شو طالو سرنكو نا طالو سرنكو شكو خواف انه اياتكاني 248 وچلونو پنجابي كي سوره بقره زور برودي بيبان الله كطالو سرنكو شكو قوتي تمام معلنات نقاتل في سبيل الله خافوا فهزموهم بأمر الله بإذن الله إن جادوا أفنوا وقتل داود جالوت فهزموهم بني إسرائيل جالوت إيشكا لسدسي كيه لسردستي داود جنديك ولا جيش طالوت داود بوبا مليك أخذوا أبو مالك فأتاه الله الملك والحق ما وصل أويك زور مهمة إما أجر سيريكين رئيس بندي كان بدواي يكا حدثك تاريخي زور قرن ما مباسكا لويك براسي جالوت نيتواني طالوت عفوا طالوت نيتواني مفسرين هيك شو أنا أو مشكلة بولا برويك زين بولا بروي حدث تاريخي كان نابسنا بأنثروبولوجيا ونابسنا وب هنا ودين شيء بس ما وصل ياري كرنت لنا وشاء من أخمن بويز زعلم أما هي تفسير نية براسي يا إخوانين وبداخل أما هيك ترجمة وترجمة لبرويشتي معرفية كوكراوي باشان لبردستان بوا ببي ميتو دكاري سردم هاتون بشتيان بكومالي أقوال ديكي خلقي ديكا بستو كالراسيا كدشي سيريكي يكان جيريكي متربيكي سيريكي براستي وانية
بۆیە ئەوەی کە جالوتیشکان داود بوو و ئاەتەکانیش بەڕوونی زۆر ئاماژەی کرد. زۆر سپاس مامۆستا بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا ئەڵقەیەکی تر و میوانیش تر خواتان لەگەڵ.